ئەوگۆرانیش لە ساڵێ دەگەی کاکە کەیوانی شەریف ئەو بەندانش تازەیە بەندی خۆ من پێشکەشەوە کاکە کەیوانی شەریف و کاکە هێشانی ئیسماعیل پێشکەشە بۆ دوو خۆشەویستە پەنجە ڕەنگینی ئامانجی جەمیل داگیرکەر ڕێبازی فۆتۆگرافەر سەرگەردان شەویش دیسان دەچم ڕوو دەکەم لە مەیخانە چون بۆ خەمی هەژاران هەرمەی خواردن دەرمانە ئەیگەر هەژاری عاشق بێ هەم خەتا هەم تاوانە بەڵام بۆ سەرمایەدار عاشق خۆشی ژیانە خەمیەک ئازارم نەدا چاوم پڕ لە گریانە بەسەر هاتیمنی هەژاری وەک ڕۆمان و داستانە ئەی خاتوونێکم هەڵبژارد عاشقی بووم شێتانە لە ڕێگەی عەشق و ئەوین تەمەنی گەنجیمدانە هەی بێوەفا ئەو عەشقی پارە بوو نەک ئەوینی شێتانە لە پێناو پول و پارە ڕۆی کردنی بێلانە هەی ئێستا شەوان دەخەوێ لە باوەشی بێگانە دەستی سەرمایەدارێ بۆ قژی بۆ تەشانە ئەی ئێستا شەوان دەخەوێ لە باوەشی بێگانە دەستی سەرمایەدارێ بۆ قژی بۆ تەشانە ئەی لە ماڵی دەوڵەمەندێ ئێستا ئەو گوڵە کابانە ساقیە تۆم تەبیبی بێنە ئەو پەردەخانە ئەو بەندە چاکی دەڵێم چون ساڵ یادی کەیوانە یعنی کەیوان شەریف کوڕێکی بەناوبانە ئەی بۆ کەیوانی شەریفە دایناوە چایخانە 2000 نەفەر شەوان بەخوا لە لای کەیوانە ئەی لێرە یادی لێ دەکەم هەر بە یادی هێژانە کوڕی مام ئیسماعیلە سڵاو لەو کوڕە جوانە سڵاو لە کاکە هێژان ئەو بەندانم بۆ دانە هەزار سڵاوی لێ بێ هەر بە کوێری بێگانە هەی دڵم سەرگەردان قوربانی ئەمانش یان هەی من مردوم لە دووری تۆ ژیانم سارد و بێهەستە هاوارم ناگاتە کەس چی ڕۆژگارێکی پەستە مردوم لە دووری تۆ ژیانم
هەوارم ناگاتە کەس چی ڕۆژگارێکی پەستە بۆ تەقەپەس ماڵەکەم تەواو بێزارە جەستە لێت هەڵدەگەڕێتەوە ئەو کەسەی هەموو کەستە هەی لێت هەڵدەگەڕێتەوە ئەو کەسەی هەموو کەستە نابێ باوەڕ بە کەس بکەی ئەوەی دەستی لە دەستە کە من هەموو ژیانم دانا بۆ ئەو چاومەستە ڕۆیشت و بەجێ هێشتم لێی سەندم هەرچی هەستە خوا بتگرێ ئەی ئەو بەندە بۆ کەیوانە لە کەلار خۆشەویستە یعنی کەیوان شەریف ئەم شەو هەردووم مەبەستە سڵاو لە کەیوان شەریف ئەم شەو هەردووم مەبەستە لە پێناو تۆ دای ئەنێم دڵ ڕوحگیان و جەستە ئامان جەمیل بالێدا پەنجەی ئێژی مەقەستە سڵاو لە ئامان جەمیل بەخوا پەنجە مەقەستە بانگی ئەکەم مامۆستە دەی 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 سەرگەردان سەرگەردانی دڵی من هەلە دەی ئیمپراتۆری ئاسمان ئامانجی جەمیل هەی دیکتاتۆر دەی 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 سەرگەردان خەفەتێ ئازارم دەدا ئازار هیچ دڵخۆشیم نەماوە ئاخ چەندە تاڵە ڕۆژگار هەی لێوان لێوم لە خەفەتێ ئازارم دەدا ئازار هیچ دڵخۆشیم نەماوە ئاخر چەند تاڵە ڕۆژگار ئەوخنەو بێقەرار تاقەت ئەمساڵ مەڵە پار ئەمساڵم ناخۆشترە بۆ قورئانە خۆ لە پار هەی ئەو دۆستانی پشتم بوون لێم سوڕانەوە وەک مار تاڵی یادگاریەکانت دێ ڕۆژی هەر ئەمدا لە دار تاڵە بیری تاوانە دێ خەرقی کردوم لە ئازار هەی تاڵە بیری تاوانە دێ خەرقی کردوم وەک ڕووبار نە ئەوە یەک کە بمرم نەبژین وەک دوو دڵدار هەی چون ساڵ یادی کەیوانە ئامان دەلی دامجار بۆ کەیوانی شەریفە شێرە کوڕاکەی کەلار ئەی بۆ کەیوانی شەریفە شێرە کوڕاکەی کەلار بۆ خوایە بەناو بانگە ناسراوە لە بازار ئیمپراتۆری گشتیانە گشتی کردووە بێقەرار خەڵک حەزوەدی فێ ئەبە ئامان تۆڵی دە ئەو